ئەمڕۆ وەکو ناڕزایەتیە کەستاین بە داخستنی ڕێگەی نێوان کەلار سلێمانی بە مەبەستی تەواوکردنی ڕێگەی نێوان کەلار سلێمانی لە ماوەی چەند ڕۆژێکی کەمدا گەورەترین خێزانی کەلار ببنە قوربانی ئەم ڕێگەیە. 30 ساڵە ئێمە ینی ئەم ڕێگەیە نەیانتوانیوە تەواوی کەن. لە ماوەی ئەم 30 ساڵەدا هەر ساڵێکی 4 کیلۆمەتریان کرا 120 کیلۆمەتری نێوان کەلار سلێمانیان تەواوە کرد. ئێمەش هاتوین بۆ ئێرە بۆ وەکو ناڕزایەتیەک کە حکوومەت بێ بەدەم داواکاریەکانی خەڵکی گەرمیانەوە بۆی چیتر ئازیزەمان لە دەست نەدەین. دیارە ئەمڕۆ دوای ئەوەی لە چەند ڕۆژ ڕابردووە چەند حادیسەیەک ڕوویدا و بەداخەوە زەرری گیانی لێبووەوە وم کارسەتەنە بەردەوام دووبارە ئەبێتەوە جۆرێک لە وروژانی خەڵکو و خەڵکەوەی کە بڕیار بدا دیسان ئەم بابەتە بروژێنێتەوە بەداخەوە ئەڵێم کە ئەمە عیبێکی و شەرمەزارێکی گەورەی بۆ دەسەڵاتی کوردی کە لە دوای 30 ساڵ نتوانێت شەقامێکی دووساییدمان بۆ دروستکە کە ئەگەر لە ماوەی ئەم 30 ساڵە ئەگەر هەست بە ساڵێک 6 کیلۆمەتری قیرتاو بکردایە ئەوە ئێستا ئەم جادەیە تەواو بوو. هەر چەندێک شەرمەزاری بۆ دەسەڵاتی کوردی 100 هێندە شەرمەزاریە بۆ بەرپرسانی گەرمیان کە ئیدارەی تاڵانی و دزی لەم ناوچەو لەم دەڤەرە ئەکەن نەوتی گومرکی باجی ناوخۆ هەمووی ئەچێت ئەگەڕێتەوە بە حکوومەت لە بەرامبەرە کەمترین خزمەتگوزاری زەڕوریەت بۆ خەڵکی ئەم دەڤەرە ناکەن.